بەخێر بێت بۆ پایتەختی شەیدان وەرفانکراوان. بەمەبەستی گرنگجیدانی زیاتر بە بەرهەمە ناوخۆیەکان و کاری دەستی خانمان و بە بەشداری چەندین گروپ و کۆمپانیا لە دەرەوەی قەزاکە، فێستیڤاڵی چەمچەماڵ لە دیدی ڕاستەقینەی خۆیدا بەڕێوەچوو. بەشداربووان بە گرنگیەوە باس لە فێستیڤاڵەکە دەکەن و دەڵێن لەم جۆرە فێستیڤاڵانەدا جگەلەوەی گرنگی بە بەرهەمی ناوخۆ دەدرێت، هاوکات هەلی کاریش بۆ دەیان دەرچووی دانەمەزرا و دەڕەخسێت. هاوڵاتیانیش باس لەوە دەکەن پێویستە ڕەچاوی بارودۆخی دارایی هاوڵاتیان بکرێت و داشکاندنی زیاتر لە نرخی کەلوپەلەکاندا بکرێت. ئێمە وەکو گروپی خیاڵی خانمان لە سلێمانەوە هاتوین لەم پێشەنگا جوانە بەشداریمان کرد کە فیستیڤاڵێکە تایبەت بە شاری چەمچەماڵ لە دیدی ڕاستەقینەی خۆیدا ئێمەش بانگێش کراوین 10 خانممان بەشداری کردووە. کارەکان هەمووی جیاوازن، کاری دەستی خانمانە، نەخشی خەنە و تابلۆ، هەروەها کۆمەڵێک ئەکسسواراتی خانمان و کاری سیرامیکە، کاری تاجە، هەروەها گوڵ بۆ ئەکسسواراتی ناوماڵ و هەروەها کۆمەڵە کاری چنینە لەگەڵ کاری مێخەک و جلی کوردی چنراو لەلایەن خانمانەوە. ئەم پێشەنگانە زۆر گرنگن و پێویستە زۆرتر بایەخ و گرنگی زیاتری پێ بدرێ، چونکە بەڕاستی ئالەزکردن و خستنە ڕووی بەرەو بە ناوخۆیەکانمان زۆر گرنگە، چونکە هەموو وڵاتێک زیاتر بایەخ بە بەروبوومی ناوخۆیی و بەروبوومی خۆماڵیەدا ئینجاکەوە ئەوەی کە نەیتوانی بەرهەمی بێنێ ئینجاکە لە دەرەوە لە وڵاتانی ترێنێ. بۆیە زۆر پێویستە ئێمە بەرومە ناوخۆیەکان خۆماڵەکان زۆر باقی پێ بدەین، بە تایبەتیش لە نێوان دەستی خانمان. بۆیە ئەکرێ ڕەچاوی کۆمەڵی خاڵ بکرێ لەم جۆرە فێستیڤاڵانە نرخەکان دابەزێنێ بە شێوازێکی گونجاو کە هاوڵاتی بتوانێت بەدەستی بێنێ، وەکو ئەم کتێبانە ئێستایان کۆمەڵشتی تر هەیە کە لەم فێستیڤاڵەیە عرض کراوە و ڕێچاوی بارودۆخی هاوڵاتانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری چەمچەماڵ لە ئێستادا بکرێت کە فێستیڤاڵەکە پەرەی پێ بدرێ و هاوڵاتانیش بتوانن هەرچی شتێکیان ویست بە شێوەیەکی گونجاو بەدەستی بێنن. بەردەوامی پاشەکەوت و لێبڕینی موچەخۆران کاریگەری بەسەر فێستیڤاڵەکەوە هەبوو. سەرپەرشتیاری فێستیڤاڵەکەش دەڵێت ئامانجیان خستنە ڕووی دیدی ڕاستەقینەی چەمچەماڵە کە خاوەنی کۆنترین شارستانیەتە لە مێژوودا. هاوکات گرنگجیدانی زیاترە بە بەرهەمی ناوخۆیی و کاری دەستی خانمان. فیستیڤاڵەکەمە ئامانجمان لەوێ خستنە ڕووی دیدی ڕاستەقینی چەمچەماڵە، بوومە ئەو کولتورە جوانە ئەو شارستانە بەهێزەی کە بە درێژایی مێژوو هەی بووە. ئەمانە لەم دوو ڕۆژەی کە فیستیڤاڵەکە 26 مانگ و 27 مانگە لەم دوو ڕۆژدا کۆی ئەم پرۆسەیە عرضکەن کە ئێمە چەمچەماڵ خاوەنی کولتورێکی جوانی، خاوەنی کەسایەتی سەرکەوتوین، خاوەنی دیدی و هزری پێشکەوتوین و کەسەکانمان تاکانمان لەسەر جەمکایە جیاوازەکانە خزمەتی جیاوازەکان بەم شارە. دەمانوێت ئێمە بە خەڵکی بڵین ئێمە شارێکی بەهێزین، شارێکی سەرکەوتوین، تاکی سەرکەوتومانەیە و لەم فیستیڤاڵەدا دەمانەوێت کۆمەڵێک کاری دەستی و بەرهەمی ناوخۆی لەم فیستیڤاڵەدا عرضکەین کەوا خەڵکی سوودی لێ بینێ کە خەڵکی چەمچەماڵ خاوەنی ئەم کارە دەستی جوانانەیە. فێستیڤاڵی چەمچەماڵ لە دیدی ڕاستەقینەی خۆیدا بڕیارە بۆ ماوەی 2 ڕۆژکارەکانی بەردەوام بێت. تیایدا جگەلەوەی گرنگی بەلایەنەکانی کولتوری، هونەری، ڕۆشنبیری و بەرهەمی خۆماڵی دراوە، بڕیاریشە چەندین کۆڕ و سیمیناری هۆشیاری لە بوارەکانی ئالوودەبوون بە مادەی هۆشبەر و دیاردەی چەکداری و تونند و تیژی خێزانی لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزاوە پێشکەش بکرێن. هەر لە فێستیڤاڵەکەدا چەندین کەسایەتی سنوورەکە کە لە بوارە جیاوازەکاندا خزمەتیان کردووە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.